لە بڵاوکراوەکانی کتێبخانەی شنەوای دەنگی ڕایەڵێک بۆ گەیاندنی ڕۆشنایی بە هەمووان. بابەت ڕۆمان بەناوشانی نەخۆشی مەرگ لە نووسینی مارگرێت دوورا. وەرگێڕانی لە فەڕەنسیەوە بۆ سویدی ماری وێراک. وەرگێڕانی لە سویدیەوە بۆ سەر زمانی کوردی کەریم تاقانە. لە زنجیرە بڵاوکراوەکانی ناوەندی غەزەلنووس بۆ چاپ و بڵاوکردنەوە. چاپی یەکەم 2015. ژمارەی لاپەڕەکانی ئەم کتێبە 63 لاپەڕە. خوێندنەوەی سۆران جەمال. ئامادەکردنی ئاوات پێستانی. ئامادەکردنی خامەی دەنگی دڵسۆز فاروق. عەبدوڵڵا حوسێن. مافی لە بەرگرتنەوەی پارێزراوە بۆ کتێبخانەی شنەوای دەنگی. بۆ هەر ڕەخنە و پێشنیارێک دەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی 328 71 97. ناونیشان یەکێتی نابینایانی کوردستان، مەڵبەندی گشتی، سلێمانی شەقامی 60 مەتری، بەرامبەر سەمسەری بۆڵین. شنەوای دەنگی. شنەوای دەنگی. شنەوای دەنگی. تێبینی وەرگێڕ لەسەر ڕۆمانی نەخۆشی مەرگ. نەخۆشی مەرگم 4-5 ساڵ پێش لەو چاپەوە کە ساڵی 1985 بڵاو کراوەتەوە کردبوو بە کوردی و هەر لە لای خۆم ڕامگرتە بوو. کاتێک خەریک بووم بۆ چاپ ئامادەی بکەم زانیم وەرگێڕە سویدیەکەی چاپێکی تازەی کتێبەکەی ساڵی 2013 لە ئینتەرنێتدا بڵاو کردوتەوە کە سەیرم کرد بینیم نووسەرێک پێشەکێکی بۆ وەرگێڕانەکە نووسیوە. کاتێکیش لەگەڵ چاپە کۆنەکەدا بەراوردێکم کرد بۆم دەرکەوت وەرگێڕی سویدی بە وەرگێڕانەکەی خۆی داهاتۆتەوە و لە هەندێک شوێندا وردە دەستکاری کردووە. من وەرگێڕانەکەی خۆم لەگەڵ چاپی تازەی کتێبەکەدا بەراورد کرد و پێشەکیەکەیشم کردە کوردی. پێشەکی ڕۆمانی نەخۆشی مەرگ. ساختمانی چیرۆکەکە زۆر سادەیە. پیاوێک، ژنێک، زەریا، مەلافەسپیەکە و هەڵبەت مەرگیش. گێڕەرەوە دەنگێکە لە شوێنێکی نادیارەوە ڕاستەوخۆ لەگەڵ پیاوەکەدا قسە دەکات. لەبارەی ئەو شتەوە قسە دەکات کە ڕووی داوە. ئەو شتە کە بینیوێتی، ئەو شتە کە ئەو بیری لێ دەکاتەوە. مەوداکە گشتیە، چ لەبارەی کات و چ لەبارەی شوێنەوە. پیاوەکە ئەم ژنەی بۆ چەند ڕۆژێک بەکرێ گرتووە. دەیەوێت لە ڕێگای ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەو مرۆڤێکی دیکەدا لەگەڵ خۆیدا بەرەو ڕووبێتەوە. لەشی پیاوەکە تەنیا مادەیەکی مردووە. ئەو سەرەڕای ئەوە کە زیندووە مردووە و ئەمەش ئۆقرەی لێ هەڵگرتووە. ژنەکە دەتوانێت ناو لە نەخۆشیەکەی بنێت، دەڵێت کە نەخۆشیەکەی ئەوی بینیوە، دەڵێت کە هەر لەبەر ئەوەیش بووە لەگەڵی داهاتووە. دەقەکە بە جۆرێک دەبێتە لێکدانەوەی بارودۆخ لە سۆنگەی نەخۆشی مەرگەوە. پیاوە چاوی بەژن دەکەوێت، ژنە بە پیاوە دەڵێت کە تووشی نەخۆشی بووە، نەخۆشی کوشندە، نەخۆشی وەک ئەو کەسەی تووشی بووە نازانێت کە هەڵی گرتووە کە مەرگی هەڵگرتووە. نەخۆشی وەک ئەو دەبێ بمرێ بەبێ ئەوەی پێش لەوە ژیانێک ژیابێ کە بەهۆیەوە بمرێ، بەبێ هیچ ئاشناییەک لەبارەی شتێکی وەک ژیانەوە کە بەهۆیەوە بمرێ. ئەو دیدارانی لە نێوان ژنەکە و پیاوەکەدا ڕوودەدەن ناکرێت پێیان بڵێن دیدار. پیاوەکە بە دوای یەکدا استراتیژی قێزەون تاقی دەکاتەوە. ئەو بە دژی ژنەکە و بە هیوایەکی بێهودەوە خۆی دەخاتە دۆخی ناومێدیەوە تا بەڵکو ژنەکە پێی بڵێت چی لەباردایە، تا بەڵکو ژنەکە پێی بڵێت کێیە یا ئەوەیە. ئەمە وەک ئەوە وایە ئاسن بە ساردی بکوتیت، نەک لەبەر ئەوەی کە ژنەکە نایەوێت، بەڵکو لەبەر ئەوە کە ژنەکە دەزانێت خۆشەویستی بەو شێوەیە ناکرێت. نەخۆشی مەرگ بڕستی پیاوەکە دەبڕێت و لێ ناگەڕێت عاشق ببێت. ئەو هەڵدەکوتێتە سەر ژنەکە و پاشان ناچار دەگەڕێتەوە دواوە. ئەمە شێتی دەکات. ئەمە کە بەردەوام بە ناچاری دەگەڕێتەوە نێو خەسڵەتەکانی خۆی. پیاوەکە تێدەگات کە ژنەکە بەهێزترە، تێدەگات کە ئەو لە زووەوە ملکەتی لاوازی خۆی بووە، ملکەتی لاوازی خودی بوون، یا ژنەکە چی دەزانێت ئەو ملکەت بووە. ئەو حەقیقەتە کە ژنەکە کراوەیە و ناسک دەبێتە هۆکار تا ژنەکە گەمەکە بباتەوە، تا لە پیاوەکە بباتەوە. تەنانەت ئەو کاتانش کە خەوتووە و پیاوەکە بیر لەوە دەکاتەوە بیکوژێت، پیاوەکە نایکوژێت. ژنەکە لە ڕێگای قبوڵکردنی لاوازیەکەوە بە پێچەوانەی پیاوەکە پێگەیەکی دۆزیوەتەوە کە دەتوانێت لێەوە ژیان دەست پێ بکات. پیاوەکە قەت ئەوە ناکات، ئەو ناتوانێت ئینسانێتی خۆی بە شێوەیەکی دیکە بێجگە لەوە کە پێی وایە مەسەلەکە لە پیاوەتی کەوتنە لێک بداتەوە. بە وتەیەکی دیکە ئەو لە دەست ژیان و لە دەست خۆشەویستی هەڵدێت. ئەو نەخۆشی مەرگی هەیە. تقریبەن هەموو دەربڕینەکان لە دەقەکەدا شێوەی گریمانەی هەیە. دەقەکە هەوڵی هیچ شتێکی دیکە نادات ئەوە نەبێت کە لە دواییدا ببێتە کارێکی جێی ڕامان.
گێڕەرەوە لە هەر کونج و کەلەبەرێکدا مەرجی شاراوە دادەنێت تۆ دەبوو بتوانیایە پارەی پێ بدەی ڕۆژی دواتر لەوانەیە لەپڕ هەست بە نەبوونی ئەو لە ژوورەکەتدا بکەی مەگەر نا چیرۆکەکە لە نێوان ڕێگا لەبارەکاندا هەناسە دەدات نەچوونە دەرەوە دەزانێت نەچوونە ژوورەوە نەبەرە و پێشچوون نەهاتنە دواوە ڕاست هەروەک ئەو پیاوە کە بەدەست نەخۆشیەوە دەناڵێنێت لەوێ لە شوێنێکدا کاکڵەکە هەیە شێوازی دووراز دەبێتە جۆرێک لە ئاماژە بۆ خوێنەر کە یادەوەری ئێمە چەند ناسەقامگیریە و چەند زوو ئاڵوگۆڕی بەسەردا دێت ئەو خەیاڵەکە حاشای لێ ناکرێ و لە گشت گێڕانەوەیەکدا هەیە و بیرهێنانەوەی ڕووداوێک خودی یادەوەری دەشێوێنێت و یەکێکی دیکە بنیات دەنێت بەبێهۆ نییە ژاگلاکانی فەڕەنسایی کە دکتۆر و شیکاری دەرونیە ستایشی مارگرێت دووراز دەکات چونکە لە ڕێگەی ئەدەبیاتەوە ئەو کارە دەکات کە لاکان لە تیۆریەکانی خۆیدا لێکی داوەتەوە مرۆڤ لە لای لاکاندا لەو چاوتروکانەدا کە دەجێتە نێو زەمانەوە واقعیەت بەجێ دەهێڵێت بە تەنیا منداڵە چکۆلەکە لە دۆخێکی سروشتیدا دەژیت کە تێیدا چ جیاوازیەک لە گۆڕێدا نییە دۆخێک کە تێیدا من و دنیای دەورەدرا و یەکە لە هەمان ئەو چاوتروکانەدا کە ئێمە کەڵک لە زەمان وەردەگرین هەتا خۆمان و دنیا لێک بدەینەوە ئەم دوانە بە شێوەیەکی حاشا هەڵنەگر لێک جیا دەبنەوە ئەمە ئەو شتەیە کە زمان دەیکات وەختێک پیاو چووە نێو دنیایەکەوە گەڕانەوەی بۆ نییە کاتێک ژنەکە لە دەقەکەی دوورازدا پیاوەکە بەجێ دەهێڵێت پیاوەکە ئەوجا عاشقی دەبێت تەنیا خۆشەویستیەک کە دەتوانێت ئەزمموی بکات ئەوەیە کە پێش ئەوە ڕوویدابێت لە دەستی چووە ئەوین هەروەک ڕاوێکی هیوابڕاو بە دوای شتێکدا کە بوونی نییە وێناکراوە پیاوەکە لە کۆتاییدا بە جۆرێک لە جۆرەکان دۆڕاوە لە بیاتی ئەوەی کە دڵخۆش بێت فاستیگۆتە لە هەمان چاوتروکاندا کە بەو چاوتروکانە تێپەڕە دەڵێت سەبرکە تۆ زۆر جوانیت دەکەوێتە چنگی شەیتانەوە خۆشویستنی ئەوە کە لە دەست چووە تەنیا لەبەر ئەوەیە کە لە دەست چووە هەر دەڵێت کێشەیەکی ئاسایی پیاوانە لە مێژووی ئەدەبیاتی ڕۆژئاوادا ئەمە بەپێی بیر و بۆچوونی دووراز نەخۆشیە چونکە ڕاست وەکو لاکان دووراز پێی وایە کە تەنانەت جۆرێکی دیکە لە خۆشویستن هەیە جۆرێک کە وەهمی نییە خۆشەویستیەک لەو دیوی هەموو کەموکوڕیەکان و مەرزەکان خۆشەویستیەک کە لە نەشەی ئەودا دەژیت کە بوونی هەیە ڕاست پێچەوانەی سەبرکە تۆ زۆر جوانی کاترینە کیەلوس بەشی یەکەم لە ڕۆمانی نەخۆشی مەرگ لاپەڕە 15 نەخۆشی مەرگ مارگرێت دووراز تۆ نەدەبوو بیناسی بەڵام سەرەڕای ئەوە لە یەک کاتدا لە هەموو شوێنێکدا بینیوتە لە هوتێلێکدا لە شەقامێکدا لە شەمەندەفەرێکدا لە باڕێکدا لە کتێبێکدا لە فیلمێکدا لە نێو خۆتدا لە ئێوەدا لە تۆدا لە هەر کوێدا کە ئەندامی پیاوەتی شەوانە ڕاست ببێتەوە و بە دوای شوێنێکدا هاوار بکە کە بیگرێتە پێش شوێنێک کە لەوێدا دەکرێت لە گریانێک کە پڕی دەکا ئازاد ببێ تۆ دەبوو بتوانیایە پارەی پێ بدەیت دەبوو بتگوتایە تۆ دەبێت لە ماوەی چەندان ڕۆژدا هەموو شەوێک بێی ئەو دەبوو ماوەیەک چاوی لێت بکردایە و پاشان دەبوو بیگوتایە کە لەم حاڵەتەدا گران دەبێ پاشان ئەو دەپرسێ تۆ چیت دەوێ تۆ دەڵێی کە دەتەوێ هەوڵ بدەیت تاقی بکەیتەوە هەوڵ بدەی بیزانی لەگەڵی ڕابێی لەگەڵ جەستەدا لەگەڵ مەمکدا لەگەڵ بۆندا لەگەڵ جوانیدا لەگەڵ مەترسی هێنانە دنیای منداڵەوە کە ئەم جەستەیە وەک ئەستۆی دەگرێ لەگەڵ ئەم قەڵافەتە لووس و لە ڕوولاواز و بێدەسەڵاتەدا لەگەڵ ڕوخساردا لەگەڵ ئەو پێستە ڕوتەدا لەگەڵ ئەو دیدارە کاتیەی نێوان پێست و ئەو ژیانەدا کە پێست بەیەکەوە گرەی دەدا تۆ پێی دەڵێی کە دەتەوێت هەوڵ بدەی ڕەنگە بە درێژایی چەندان ڕۆژ هەوڵ بدەی ڕەنگە بە درێژایی چەندان هەفتە ڕەنگە تەنانەت بە درێژایی تەواوی ژیانت ئەو دەپرسێ هەوڵی چی تۆ دەڵێی خۆشویستن ئەو دەپرسێ بۆ تۆ دەڵێی بۆ ئەوەی لەسەر ئەو زێبێجوڵەیە بخەوم لەسەر ئەو شوێنە کە پێت نامۆیە دەڵێی کە دەتەوێت هەوڵ بدەی بگری لەوێ لەم شوێنەی سەر عەرزەدا ئەو بزەی دێتێ
دەپرسێ شتێکیشت لە من دەوێ؟ دەڵێ بەڵێ هێشتا نازانم چی، پێم خۆشە خۆم بۆ ئەوەیش بە ئاخنمە ژوورەوە، بە پڕتاو وەک چۆن ڕاهاتوم دەگوترێ کە ئەوە مەخمەڵە، هێشتا زیاتر بەرگە دەگرێ تاپوچی. دەڵێ کە هیچ تێگەیشتنێکی لەو بارەیەوە نییە کە ناتوانێ بزانێ. ئەو دەپرسێ مەرجەکانی دیکە دەبێ کامانە بن؟ تۆ دەڵێیت کە ئەو وەک ژنەکانی باو باپیر دەبێ بێدەنگ بێت، بە تەواوی خۆیت بۆ بنوشتێنێتەوە بۆ خواستت، دەبێ بە تەواوی خۆی بخاتە ژێرتەوە وەک چۆن ژنە دێهاتیەکان لە کادانەکاندا پاش خەلەو خەرمانی تاقەت پڕوکێن لە خەودا لێ دەگەڕان پیاوەکان بێنەوە سەر خۆیان، تا تۆ لە سەرخۆ بەم سیمایە ڕابێ کە دەبوو لەگەڵ سیمای تۆدا یەک بگرێ، کە دەبوو لەژێر ڕکێفی تۆدا بێ، وەک چۆن ڕاهیبەکان لەژێر ڕکێفی خوددادان، لەبەر ئەوەیش تاکو تۆ دوایی وەختێک ڕۆژ پەرە دەستێنێت کەمتر لەوە بترسی کە نەزانی چی لە جەستت بکەی یان چی پوچیەکت خۆش بوێ. ئەو سەرنجت دەدا، پاشان چیدی سەرنجت نادا، نیگای وەردەگێڕێ، پاشان وەڵام دەداتەوە. ئەو دەڵێ کەوایە هێشتا گرانتر دەبێ، دەڵێ کە چەند دەکات، تۆ قبول دەکەی؟ ئەو هەموو ڕۆژێک دەبوو بێ، هەموو ڕۆژێک دێ، یەکەم ڕۆژ خۆی ڕوو دەکاتەوە و لەسەر تەختی خەوەکە لەو شوێنەدا کە تۆ بۆ تەرخان کردووە ڕادەکشێ، دەیبینێ خەوی لێ دەکەوێ، بێدەنگە، دەخەوێ، تۆ بە درێژایی شەو سەرنجی دەدەی. ئەو دەبوو لەگەڵ شەودا بێ، لەگەڵ شەودا دێ، تۆ بە درێژایی شەو سەرنجی دەدەی، دوو شەوی تەواو سەرنجی دەدەی. ئەو دوو شەوە تەقریبەن هیچ قسە ناکا، پاشان شەوێک دەیکا قسە دەکات، لێت دەپرسێ کە داخۆ تۆ ئەوت بۆ ئەوە پێویستە تا جەستت کەمتر تەنیا بێ، تۆ دەڵی بە تەواوی لەو وشەیە وەک دەربڕین بۆ بارودۆخت ناگەی، دەڵی کە تۆ ئێستا ناتوانانی جیاوازی لە نێوان هەستی تەنیابوون و بە پێچەوانەوە تەنیا کەوتن بکەی، لێی زیاد دەکەی وەک لەگەڵ تۆدا. پاشانیش ئەو جارێکی دیکە لە نیوە شەودا دەپرسێ ئێستا چ کاتێکی ساڵە؟ تۆ دەڵێ پێش زستان، هێشتا پاییزە. ئەو دەیشپرسێ ئەوە چییە دەبیسترێ؟ تۆ دەڵێ زەریایە. ئەو دەپرسێ زەریا لەکوێیە؟ تۆ دەڵێ لەوێیە لە پشت دیواری ژوورەکەدا. ئەو خەوی لێ دەکەوێتەوە. گەنج ئەو دەبوو گەنج بێ، لە جلوبەرگەکانیدا لە قژیدا دەبوو بۆنێک هەبێ کە بمێنێتەوە، تۆ دەبوو بە دوای ئەوەدا بگەڕێی، دەبوو بەپێی ئەو زانستت لەبارەی بۆنەوە بتوانی لە کۆتاییدا ناوی لێ بنێی، دەبوو بڵێ بۆنێک لە گوڵە بەڕۆژە و لیمۆ، ئەو وەڵام دەداتەوە هەر چۆن تۆ دەتەوێ. شەوێکی دیکە ئەو کارە دەکەی کە پێشبینی کراو بوو، ڕوخسارت دەنێیتە نێوان لنگە کراوەکانیەوە و دەخەوی، لە بەرامبەر زەیدا بەو زوانە خۆت لە نێو تەڕایی لەشیدا دەبینیتەوە، لەوێدا کە خۆی دەکاتەوە، ئەو لێت دەگەڕێ وا بکەی. شەوێکی دیکە هەر بۆ خۆشی چێژی پێدەبەخشی و ئەو هاوار دەکات، پێی دەڵێ کە هاوار نەکا، دەڵێ کە چی دیکە هاوار نەکا، ئەو چی دیکە هاوار ناکات. لەوە بەدووە تۆ چی دیکە قەت لێ ناگەڕی هیچ شتێک هاوار بکات، ڕەنگە تۆ چێژێک لەوەدا ببینیتەوە کە تا ئێستا هەستت پێ نەکردووە. من نازانم، ناشی زانم کە داخۆ لەو مرخە کپ و دوورانەی لەزەتی لە ڕێگای هەناسەدانیەوە، لە ڕێگای ئەو مشە جوانانەوە کە لە نێوان دەمی و هەوای دەرەوەدا دێن و دەچن تێدەگەی، پێم وانییە. ئەو چاو دەکاتەوە دەڵێ چ بەختەوەریەک، تۆ دەست دەخەیتە سەر دەمی هەتا بێدەنگ ببێ، پێی دەڵێ کە بنیادەم ئاوا ناڵێ. ئەو چاو لێک دەنێ دەڵێ کە چی دیکە ئاوا ناڵێ. ئەو دەپرسێ ئایا ئەوان لەو بارەوە قسە دەکەن لە نێو خۆیاندا؟ تۆ دەڵێ نا. دەپرسێ کە ئەوان لەبارەی چیەوە قسە دەکەن؟ دەڵێ کە ئەوان لەبارەی هەموو شتێکی دیکەوە قسە دەکەن کە ئەوان لەبارەی هەموو شتێکەوە قسە دەکەن لەبارەی ئەوەوە نەبێ. ئەو پێ دەکەنێ خەوی لێ دەکەوێتەوە. جاروبار لە ژوورەکەدا بە دەوری تەختەکەدا دەسوڕیتەوە یان بە درێژایی دیوارەکە بەرەو زەریاکە دەچی. جاروبار دەگری. جاروبار بەو سەرمایەی تازە دەستی پێکردووە دەچیتە بەر هەیوانەکە. تۆ نازانی خەو لە لای ئەو کە لەسەر تەختەکە ڕاکشاوە هەڵگیری چییە؟ پێت خۆشە لە کۆڵ ئەو جەستەیە ببێتەوە، پێت خۆشە ڕوو لە جەستەی دیکە بکەی، لە جەستەی خۆت ڕوو لە خۆت بکەی و لە هەمان کاتدا دەگری چونکە هەر ئەوەندەت لە دەست دێ. ئەو لە ژوورەکەدا خەوتووە، ئەو خەوتووە، تۆ لە خەوی ناکەیت، هاوکات کە خەوی ئەو لە ژوورەکەدا بڵاو دەبێتەوە، ناکامی لە ژوورەکەدا گەشە دەکات.
یەک جار لەسەر عەرز لەبن تەختەکەی ئەو دەخەوی. ئەو هەمیشە بەو شێوەیە یەکسانەی خۆی دەخەوێت. ئەوەندە باش دەخەوێت کە جاروبار لە خەودا زەردەخەنەی لەسەر لێوە. ئەو تەنیا ئەو وەختە لە خەو هەڵدەستێت کە تۆ دەست لە جەستەی لە مەمکی لە چاوی دەدەی. هەندێک جاریش بە بێهۆ لە خەو هەڵدەستێ تەنیا بۆ ئەوەی لێت بپرسێ ئایا ئەوە هەوایە دەبیسترێ یان خێزاو. ئەو لە خەو هەڵدەستێ چاوت لێ دەکا دەڵێ نەخۆشی زیاتر هێرشت بۆ دەهێنێ گەیشتووەتە چاوەکانت دەنگت. تۆ دەپرسی کام نەخۆشی؟ دەڵێ کە هێشتا نازانێت چی ناو بنێ. شەو لە دوای شەو خۆت دەئاخنیتە تاریکایی زێی ئەوەوە. تقریبەن ناشارەزا ئەم کوێرە ڕێگایە دەگریتە بەر، جاروبار لەوێ دەمێنیتەوە لە نێو ئەودا. تەواوی شەو تا لە بچووکترین جوڵانەوەی نەخوازراودا لەلایەن ئەو یان تۆوە ئامادە بیجارێکی دیکە بیگری. ئەگەر هەوەس دووبارە سەری لێدایتەوە تا زیاتر پڕی بکەی، تا تەنیا چێژ لە هەوەسێک ببینی کە هەمیشە بە فرمێسک کوێر کراوە، ئەو دەبوو هەمیشە ئامادە بێ چ بیویستایە یان نا. دروست ئال لەو خاڵەدا تۆ بۆت نەبوو هەرگیز شتێک بزانی. ئەو لە هەموو ڕووناکیەک کە تۆ تا ئێستا ناسیوتە تاریکترە. تۆ هەرگیزیش بۆت نەبوو بزانی، نە تۆ و نە هیچ کەسێکی دیکە، هەرگیز کە ئەو چ دەبینێ سەبارەت بە دنیا و سەبارەت بە تۆ، هەر وەک سەبارەت بە جەستە و سەبارەت بە ڕۆحت و سەبارەت بەو نەخۆشیە کە دەڵێ بەربینگی پێگرتووی چۆن ناوچۆن بیر دەکاتەوە. ئەو خۆی نازانێ، ئەو نەدەبوو بتوانێ لەو بارەوە قسەت بۆ بکە، ئەو نەدەبوو هەرگیز لێت بگەڕێ شتێک بزانی، هەرگیز بۆت نەبوو شتێک بزانی، نە تۆ و نە هیچ کەسێکی دیکە، سەبارەت بەو شتە کە ئەو لەبارەتەوە بیر دەکاتەوە، سەبارەت بە ئەم سەرگوزەشتەیە. کام سەدەیە بوونتان بە فەرامۆشی دەسپێرێ، کەس بۆی نییە بزانێ، ئەو خۆی زانیاری بەسەر خۆیدا نییە. دوای ئەوەی تۆ هیچ شتێک لەبارەی ئەوەوە نازانی، دەبوو بڵێ کە ئەو هیچ شتێک لەبارەی تۆ نازانێ. ئێوە لی دەگەڕێن وابێ. ئەو دەبوو باڵای بەرز بوایە، لە شولار دەبوو باری کەڵە بوایە، ئەو دەبوو لە تاکە فۆرمێکدا، لە تاکە هەلێکدا کە لە سۆنگەی خوددا خۆیەوە لەگەڵ بێخەوشی پاک نەبووەوەی ئەو ڕێکەوتە تاکە کەسێدا داڕژراو بوایە. لە ڕاستیدا ئەو نەدەبوو لە کەسی دیکە بچێ، جەستە تەواو بێدەستەڵاتە، لە ڕوخسارەوە تا لای قاچەکان سافە، ئەو خوڵک دەکا کە بخنکێنرێ، دەستدرێژی بکرێتە سەر، لێی بدرێ، سوکایەتی پێ بکرێ، بە هاتوو هاواری قیناوی کب بکرێ، ببێ بە ئامرازی ئێش و ئازاری کوشندە. تۆ سەرنجی دەدەی. ئەو زۆر لە ڕوولاوازە، کەم تا کورت بە لە باریک، لاقەکانی جوانیەکیان هەیە کە بەشێک لە جوانی لەش نین، وەک بڵێ ئەو لاقانە نەدەبوو لە ڕاستیدا لەگەڵ بەشەکانی دیکەی جەستەیدا پەیوەند بدرێت. پێی دەڵێ تۆ دەبێ یەکجار زۆر جوان بی. دەڵێ من لێرەم بڕوانە، من لەبەردەم تام. دەڵێ من هیچ شتێک نابینم. دەڵێ هەوڵ بدە کە بیبینی، پارەی ئەمەیشت داوە. تۆ جەستەی دەگری، لە بەشە جۆراوجۆرەکانی دەڕوانی ئەم دی و ئەو دیوی دەکەی، دیسان ئەم دی و ئەو دیوی دەکەی، سەرنجی دەدەی، دیسان سەرنجی دەدەی، واز دەهێنی، کۆتایی بە دەستلێدانی جەستە دەهێنی. تا ئەو شەوە تێنەگەشتبووی کە پیاو چۆن دەتوانێت لەوە بێ ئاگا بێ کە چاو دەیبینێ، لەوە کە دەست بەری دەکەوێ، لەوە کە جەستە بەری دەکەوێ. تۆ پێی بەم بێ ئاگایە دەبەی. تۆ دەڵێ من هیچ شتێک نابینم. ئەو وەڵام ناداتەوە، ئەو خەوتووە. لە خەو هەڵی دەستێنی، لی دەپرسی کە داخۆ قەحبەیە، ئەو سەربا دەدا. لی دەپرسی کە لەبەرچی گرێبەستی ئەو شەوە پارە دراوانەی قبول کردووە. ئەو بە دەنگێکی هێشتا خەواڵوو تا ئەندازەیەک نەبیستراوە وەڵام دەداتەوە. لەبەر ئەوەی هەر کە تۆ لەگەڵت قسەم کرد بینیم کە نەخۆشی مەرگت توش بووە. ڕۆژەکانی ئەوەڵ نەمتوانی ناوێک لە نەخۆشیەکە بنێم، بەڵام پاشان زانیم تۆ تکای لێ دەکەی دیسان وشەکان دووبارە بکاتەوە. ئەو دەیکاتەوە، ئەو وشەکان دووبارە دەکاتەوە. نەخۆشی مەرگ. لێی دەپرسی کە چۆن دەزانێ؟ دەڵێ کە دەزانێ. دەڵێ کە پیاو دەیزانێ بێ ئەوەی بزانێ چۆن دەزانێ. لێی دەپرسی چۆناو چۆن نەخۆشی مەرگ کوشندەیە؟ وەڵام دەداتەوە لەو ڕێگایەوە کە ئەو کەسەی تووشی بووە نازانێت کە هەڵی گرتووە، کە مەرگی هەڵگرتووە. هەروەها لەو ڕێگایەشەوە کە ئەو دەبێت بمرێ، بەبێ ئەوەی پێشرەوە ژیانێک ژیابێ کە بەهۆیەوە بمرێ، بەبێ هیچ ئاشناییەک لەبارەی شتێکی وەک ژیانەوە کە بەهۆیەوە بمرێ. چاوەکان هێشتا داخراون،
هەر دەڵێ لەدەست شەکەتیەکی دێرین دەحەسێتەوە وەختێک خەوتووە تۆ ڕەنگی چاوەکانیت لەبیر کردووە وەک ئەو ناوە کە شەوی یەکەم پێتدا پاشان پێی بەوە دەبێت کە ئەوە ڕەنگی چاو نییە دەبوو بۆ هەمیشە بتوانێ ببێ بەو دیوارە دڕپێنەدراوەی نێوان ئەو تۆ نا ڕەنگەکە نییە تۆ دەزانی کە دەبوو لە نێوان سەوز و خۆڵەمێشیدا بێ نا ڕەنگەکە نییە نا بەڵکو نیگاکەیە نیگا تێبینی دەکەی کە سەیر دەکا تۆ هاوار دەکەی ئەو ڕووی بۆ لای دیوارەکە وەردەگێڕێ دەڵێ ئەمە کۆتاییەکەیەتی مەترسە بە باڵێک بۆ لای خۆت بەرزی دەکەیتەوە هێندە سووکە تۆ تماشا دەکەی مەمکی سەیر قاوەیین گۆمکەکانی مەیلە و ڕەشن دەیان خۆیتەوە و جەستە ناڕەزایەتی پیشان نادا ئەو لێی دەگەڕێ ئەمە ڕووبدا خۆی شت دەکا ڕەنگە تۆ جارێکی دیکەش هاوار بکەیتەوە جارێکی دیکە تکای لێ دەکەیت وشەیەک بڵێ تاکەی یەک وشە ئەوە کە ناوی تۆیە تۆ دەڵی کامەیە ئەم ناوە ئەو وەڵام ناداتەوە بۆیە تۆ دیسان هاوار دەکەی لەم کاتەدایە زەردەخەنەیەکی دێتە سەر لێ و لەم کاتەدایە دەزانی زیندووە زەردەخەنەکە بزر دەبێ ئەو ناوەکەی نەگوتووە تۆ دووبارە سیر دەکەی ڕوخسار خۆی داوەتە دەست خەو سڕە تەزیوە هەروەک دەستەکان بەڵام هێشتا هۆشیاری ئەو لە توێژاڵی جەستەدا بەبەریەوە ماوە خوڕە دەکاو دەبێتە هۆی ئەوەی کە هەر بەشێکی جەستە بە تەنیا گەواهی لەسەر تەواویەتی جەستە بدات دەست هەروەکو چاوەکان خریسک هەروەکو ڕوخسار مەمک هەروەکو زێ قاچەکان هەروەک باڵەکان هەناسەدان دڵ لاجانگەکان هەروەک کات دەگەڕێتەوە دواوە و بۆ هەیوانەکە ڕوو بەو زەریایی ڕەشە لە ناخدا ئەم پڕمەی گریانانە کە تۆ هۆکارەکەی نازانی لە دێواری خۆتدا پەنگ دەخۆنەوە و وەک لە دەرەوەی تۆدا بن ناتوانن لەگەڵ تۆ ببن بە یەک تا تۆ بتانی بە گریان هەڵیان بڕێژی ڕوو بەو زەریایە ڕەشە ڕوو بە دیواری ژوورەکە کە ئەوی لێ خەوتووە بەسەر خۆتدا دەگری کە نەناسیاوێک دەبوو ئەمە بکە دیسان خۆت بە ژووری خەوەکەدا دەکەی ئەو خەوتووە تۆ تێناگەی ئەو خەوتووە ڕوت و قود لە شوێنی خۆی لەسەر تەختەکەدا تۆ تێناگەی کە چۆن دەشێ ئەو ئاگای لە گریانەکەت نەبێ کە ئەو لە خۆیدا بتوانێ ئاوا بەرامبەر بە تۆ پارێزراو بێ کە ئەو لەوە بێ ئاگا بمێنێتەوە کە چۆن تەواوی دنیا تێک و پێک دەدا لە پەنایدا ڕادەکشێی هێشتا بەسەر خۆتدا دەگری پاشان ڕووناکیەکی لێڵ لە ڕەنگی نادیار باڵ بەسەر ژوورەکەدا دەکێشێ پاشان گڵۆپەکاندا دەگیرسێنی تا ببینی تا هەر ئەو ببینی تا ئەوە ببینی کە قەت لەگەڵی ئاشنا نەبوویتە ئەو زێشاراوەیە ئەوە ببینی کە هەڵدەلووشێ و تون دەگووشێ بەبێ ئەوەی لێ دیاری بدا کە ئاوایە ئەوە بەم شێوەیە ببینی داخراو لە خەونیدا خەوتوو هەروەها بۆ ئەوەی ئەو پەڵانە ببینی کە بەسەریدا پەرش و بڵاو دەبنەوە هەر لە بێخی سەریەوە هەتا بن مەمکەکان ڕاست لەوێ کەمل بۆ قورسایی خۆیان دەدەن هەڵواسراو بە گێژنەی بازوەکاندا پەڵەکان ببینی کە بەسەر ئەو پێڵوە داخراوانە و بەسەر ئەو لێوە نیوەکرا و ڕەنگە زەردانیشدا پەرش و بڵاو بدەبنەوە بەخۆت دەڵێ لە شوێنگەلێک کە خۆر هاوینان دەدرێوشێتەوە لە شوێنی کراوەدا نمایشکرا و تا ببینرێن ئەو خەوتووە تۆ گڵۆپەکان دەکوژێنیتەوە تەقریبەن دنیا ڕووناکە هێشتا تەقریبەن سپێدەیە زەمان هەروەک تاقی ئاسمانبەرین بێ ئەندازەیە کات نازانێ ڕێگەی کوێ بگرێتە بەر کات کتوپڕ ڕاوەستاوە تۆ بەخۆت دەڵێی کە ئەو دەبوو بمرێ تۆ بەخۆت دەڵێی کە ئەو ئەگەر ئێستا بمردایە لەم سەعاتەی شەودا ئاسانتر دەبوو ڕەنگە بتەوێ بڵێ بۆ تۆ بەڵام ڕستەکە تەواو ناکەی گوێ بۆ هاژەی زەریا کە دەستی بە هەڵچوون کردووە ڕادەگری لەوێ لە شوێنی خۆی لەسەر تەختەکەدا ئەم غەوارەیە لە ئاوی سپی مەلافە سپیەکاندا ڕاکشاوە ئەم سپێتیە سیمای تاریکتر دەکات دیارتر لەوە ئەگەر بوونەوەرێکی حیوانی بووایە کە ژیان بە پەلە وازی لێهێناوە دیاتر لەوە ئەگەر هی مەرگ بووایە سەیری ئەم سیمایە دەکەی و تێیدا لە هەمان کاتدا ئەو هێزە دۆزەخیە ئەو ناسکی و لاوازی ڕق هەستێنە ئەو هێزە لە شکان نەهاتووە لە لاوازیەکی بێهاوتادا دەدۆزیتەوە ژوورەکە بەجێ دەهێڵی دەگەڕیتەوە دواوە بۆ هەیوانەکە کە ڕوو بە زەریاکەیە دوور لە بۆنی ئەو نمە باران دەبارێ زەریا لەژێر ڕۆشنایی ڕەنگپەڕیوی ئاسماندا هێشتا ڕەشە هاژەکە دەبیستی ئاوەڕەشەکە درێژە بە هەڵچوون دەدا نێزیک دەبێتەوە تەکان دەخوا بێبڕاوانە تەکان دەخوا
بەنێویدا ڕووباری سپی و درێژ خێزاوی درێژ کە بەغەڵ بەغەڵبێکی سپیەوە دەکەونە خوارەوە تێدەپەڕن. زەریا ڕەشەکە بەهێزە، لە دوورەوە هەورە تریشقەیەک دەبیسترێ، زیاتر بە شەوان ماوەیەکی زۆر ڕادەوەستی و لێی دەڕوانی. ئەو بیرەت بە مێشکتا دێ کە زەریا ڕەشەکە لە جیاتی شتێکی دیکە تەکان دەخوا، لە جیاتی تۆ و ئەو سیما تاریکەی سەر نوێنەکە. تۆ ڕستەکەت تەواو دەکەی، خۆت قایل دەکەی کە ئەو ئەگەر قەرار بێ ئێستا بمرێ لەم سەعاتەی شەودا، بۆ تۆ ئاسانتر دەبوو لەسەر ڕووی زەوی لای ببەی، ئاسانتر دەبوو فڕی بدێتە نێو ئەو ئاوەڕەشەوە. چەند دەقیقەیەک پێویست دەبوو تا لاشەیەک بەو کێشەی ئەو فڕێ بدەیتە نێو ئەو ئاوە هەڵچووەوە تا تەختەکە لەم بۆگەنەی گوڵە بە ڕۆژە و لیمۆ ڕزگاری ببێ. دیسان دەگەڕێتەوە بۆ ژوورەکە، ئەو لەوەیە خەوتووە، بەجێهێشترا و لە تاریکایی خۆیدا بەشکۆ. تۆپەی بەوە دەبەی کە ئەو جۆرێکی ئەوتۆ دروست کراوە کە لەوە دەچێت جەستەی لە هەر کاتێکدا لەسەر داخوازی خۆی بتوانێ واز لە ژیان بهێنێ، بە چواردەوریدا پەرش و بڵاو ببێتەوە، لە پێش چاوی تۆ ون ببێ و ئەمە لە نێو ئەم هەڕشەیەدایە کە دەخەوێ، کە ملی کەس دەکات تا لە سۆنگەی تۆ ببینرێ، کە ئەمە لە نێو ئەم مەترسیە هەڕەشە ئامێزەدایە کە دەخەوێ لە نێزیکی زەریادا چۆڵ و هۆڵ هێشتا زۆر ڕەشە. لە دەوروبەری جەستەدا ژوورەکە دەکرا ژووری خودی خۆت بێ، ئاوەدانە لە سۆنگەی ئەوەوە، لە سۆنگەی ژنێکەوە. تۆ چی دیکە ژوورەکە ناناسیتەوە، خاڵیە لە ژیان، بەبێ تۆیە، بەبێ هاوتاکەت. تەنیا لە سۆنگەی قاڵبی نەرم و درێژی ئەو سیما بێگانەی سەر نوێنگەکەتە کە ژوورەکەت ئاوەدانە. گوێگرانی خۆشەویست، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی یەکەم. بەشی دووهەم و کۆتایی لە ڕۆمانی نەخۆشی مەرگ، لاپەڕە 38. ئەو دەجوڵێتەوە، چاوەکان تا نیوە دەکرێنەوە، دەپرسێ چەند شەوی پارەدراوی دیکە، دەڵێ 3. دەپرسێ قەت وا بووە ژنێکت خۆش بوێ، دەڵێ نا هەرگیز. دەپرسێ قەت وا بووە عاشقی ژنێک ببی، دەڵێ نا هەرگیز. دەپرسێ تەنیا بۆ جاریش نا بۆ چرکەیەک، دەڵێ نا هەرگیز. دەڵێ هەرگیز هەرگیز. دووبارەی دەکەیتەوە هەرگیز. بزەی دێتە سەر لێ و دەڵێ ئینسانی مردوو سەیرە. ئەو دەست پێ دەکاتەوە تەماشاکردنی ژن، داخۆ تۆ هەرگیز تەماشای ژنت کردووە، دەڵێ نا هەرگیز. دەپرسێ تۆ تەماشای چی دەکەی، دەڵێ هەموو شتێکی تر. کێشی خۆی دەهێنێ، بێدەنگ دەبێ، بزەی دێتە سەر لێ و خەوی لێ دەکەوێتەوە. تۆ دیسان دەچیتەوە ژوورەوە، ئەو لە ئاوی سپی مەلافەکەدا جوڵەی نەکردووە، سەیری دەکەی بە شێوەیە کە پێشتر هەرگیز ڕێت بە خۆت نەدابوو بیکەی، هەرگیز نە لەگەڵ هاوتاکانی و نە لەگەڵ خۆیدا. سەیری ئەو سیمایە دەکەی کە سەدان ساڵە گومان لێکراوە واز دەهێنی. تۆ چی دیکە نابینی، تۆ چی دیکە هیچ شتێک نابینی. چاو لێک دەنێی هەتا لە کەسایەتیدا لە مەرگتدا خۆت بدۆزیتەوە. وەختێک چاو دەکەیتەوە ئەو هێشتا ماوە، تا ئێستا ماوە. دەگەڕیتەوە بۆ لای ئەو جەستەنامۆیە خەوتووە، سەیری نەخۆشیەکەی ژیانت دەکەی. نەخۆشی مەرگ لەودایە، لە جەستەی خەوتووی ئەودایە کە دەیبینی. سەیری بەشە جۆرە جۆرەکانی لەش دەکەی، سەیری ڕوخسار، مەمک، هەرێمە ناڕوونەکانی زێ، بەرەو هەرێمی دڵ دەڕوانی. پێ دوایە ترپەکانی دڵ جیاوازن، دوورترن، وشەکەت بە زەیندا دێت نامۆتر. ترپەکان ئاساین، وا دەنوێنێ کە هەرگیز لە لێدان ناکەون. لەشت لەو شتە نێزیک دەکەیتەوە کە جەستەی ئەوە، شلەتێنە، فێنکە، ئەو بانگهێشتی کوشتنت دەکا لە حاڵێکدا زیندووە. لە خۆت دەپرسی چۆناوچۆن دەکوژرێ و کێ دەیکوژێ. تۆ هیچ شتێک، هیچ کەسێکت خۆش ناوێ، تەنانەت ئەم کەسایەتیشت خۆش ناوێ کە ژیانتی ڕەنگ ڕێش کردووە. تۆ تەنیا نەرمونیانی لە لای جەستەی مردوو، لە لای لە شەهاوتاکانی خۆتدا دەناسیتەوە. لە پڕ جیاوازی نێوان نەرمونیانی جەستەی مردوو ئەوەی ئێستا لێرەیە دەبینی
جەستەیەک کە لە ڕادەبەدەر ناسک دروست کراوە کە دەکرێت بە تاکە بەرکەوتنێک تێک بشکێ. ئەم خاوەن شکۆیە بۆ دەردەکەوێت کە لەوێدایە، لە ئەودایە کە نەخۆشی مەرگەکە خۆراکی پێدەدرێ، کە ئەو سیما بڵاوبووەوەی بەردەمتە کە نەخۆشی مەرگەکە ڕادەسپێرێت. هەناسا ئەو لێوانی نیوەکراون بەجێ دەهێڵێ، دەگەڕێتەوە خۆی بە ژووردا دەکا و دیسان دێتەوە دەرەوە، چرخی گۆشتەکە یەکجار زۆر تەواوە بەسەریدا نوشتاویتەوە، بێ هەست و خوست لێی دەڕوانی. دەزانی کە چیت بوێ، مەترسیدارترین شتیش دەتوانی پێی بکەی نایکەی. لە بەرامبەردا بە وریاییەوە جەستەی دەشێری وەک بڵێ تووشی مەترسی چێژ بووبی، دەستت لەسەر زێیە، درزی نێوان لێوەکان دەشێری، سەرنجی قەڵشتی نێوان لێوەکان و ئەوە کە دەوری داوە دەدەی، سەرنجی تەواوی جەستە، تۆ هیچ شتێک نابینی. تۆ پێت خۆشە هەموو شتێکی ژن ببینی، هەموو ئەو شتانە کە دەکرێت ببینرێت، تێناگەی کە ئەمە بۆ تۆ ئیمکانی نییە، سەرنجی ئەو سیما داخراوە دەدەی. سەرەتا سوکە موسڵکەیەک دەبینی کە لە پێستدا هەڵدەکۆڵرێ، ڕاست وەک لە سۆنگەی ئازارەوە، پاشانیش دەبینی چۆن پێڵوەکان دەلەرزن وەک چاو بیەوێ ببینێ، پاشانیش دەبینی چۆن دەم خۆی دەکاتەوە وەک دەم بیەوێ قسە بکە، پاشانیش تێبینی دەکەی کە لێوەکانی زێ لە کاتی شێلانەکانتدا دەماسێن و لە مەخمەڵیانەوە تەڕیەکی گەرم و لینجاوی وەک خوێن دێ، ئەو کات شێلانەکانت بەجۆشتر دەبن، تێبینی دەکەی کە ڕانەکان دەکرێنەوە تا زیاتر شوێن بۆ دەستت بکەنەوە تا تۆ باشتر دەرەقەتی بێی. لەپڕ دەبینی چۆن هەوەز لەگەڵ ئاهو ناڵەیەکدا دای دەگرێ، بە تەواوی دەیبا و ئیلێ دەکا لەسەر تەختەکەدا بە پێوە ڕابوەستێ، بە چوڕوپڕی سەرنجی ئەوە دەدەی کە ئێستا لەگەڵ جەستەیدا بە ئەنجامت گەیاندووە، پاشان دەبینی دەکەوێتەوە بە پشتدا بۆ سەر سپێتی نوێنگەکە بێجوڵە، هەناسە بڕکێتی بەدەم ڕاچەنینەوە تاو ناتاوێک، پاشان چاوەکان پتر دەنووقێن و زیاتر ڕوخسار دادەخەن، پاشان دەکرێنەوە، پاشان دەنووقێن. تۆ سەرنجی هەموو شتێک داوە لە ئاکامدا بەنۆرەی خۆت چاو دەنووقێنی، ماوەیەکی زۆر هەروە دەمێنیتەوە بە چاوی نووقاوەوە هەروەک ئەو. تۆ بیر لەوە دەکەیتەوە کە لە دەرەوەی ژوورەکەتدایە، بیر لە شەقامەکانی شار لەو شوێنە بچکۆڵە و کراوانە کە لە پەناوی وێزگەکەدا فراوانن، لە ڕۆژانی شەممەی زستاندا کە هەمویان لێک دەچن. دواتریش گوێ بۆ ئەو هاژەیە ڕادەدێری کە نزیک دەبێتەوە، تۆ گوێ بۆ زەریاکە ڕادەدێری لە دیوارەکانی ژوورەکەەوە زۆر نزیکە، لە پەنجەرەکەەوە هێشتا ئەم ڕووناکیە کەم ڕەنگە زەوتکردنی لەسەرخۆی ڕۆژ بەدەست ئاسمان، زەریاکە کە هێشتا ڕەشە، ئەو جەستە خەوتووە، ئەو نامۆیە لە ژوورەکەدا. دواتر دەیکەی من نازانم بۆ دەیکەی، بەبێ ئەوەی بزانم دەتبینم دەیکەی. تۆ دەبوو بتوانی ژوورەکە بەجێ بهێڵی، لە جەستەکە ون ببی، لەو سیما خەوتووە، بەڵام ئەویان ناکەی، لەگەڵ ئەم تایبەتمەندیە گشتیانەدا کە لەو جیاد دەکاتەوە کارێک دەکەی کە هەر کەسێکی دیکە دەیکرد. تۆ دەگەڕیتەوە لای جەستەکە، بە تەواوەتی بە جەستەی خۆت دایتەپۆشی، بۆ لای خۆت بەرزی دەکەیتەوە تا بە قورسایت تێکی نەشکێنی، تا خۆت لە کوشتنی ببوێری، پاشان دەیکەی، دەگەڕیتەوە بە ئەو پەناگەی شەوانەیە لەوێ نقم دەبی. لەم مانزڵەدا دەمێنیتەوە، دووبارە دەگری، پێت وایە دەزانی بەڵام نازانی چی، ناگەیتە ناخی تێگەیشتن، پێت وایە کە تۆ خۆت هێمای چارەڕەشی دنیای، هێمای چارەنووسێکی هەڵبژێردرا و پێت وایە خۆت فەرمانڕەوای ئەم ڕەوتەی کە لە ئارادایە، پێت وایە ئەمە بوونی هەیە. ئەو خەوتووە، زەردەخەنە لەسەر لێوەکانی وەک بڵێ بۆ کوژران، تۆ لە مەنزڵی جەستەیدا ڕاکشا و ماویتەتەوە، ئەو لە خەودا پڕە لە تۆ، ئەو هاوارە سوکانە کە بە نێو جەستەدا تێدەپەڕن زیاتر ئاشکرا دەبن، ئەو لە بەختەوەریەکی خەوناویدایە کە لە پیاوێک پڕ بێ لە تۆ یا کەسێکی دیکە یا کەسێکی دیکەی دیکە. تۆ دەگری، گریانەکە هەڵی دەستێنێ، سیرت دەکا، سەیری ژوورەکە دەکا، دیسان سەیری تۆ دەکا، دەستت دەلاوێنێتەوە، دەپرسێ بۆ دەگری؟ دەڵێ کە ئەوە ئیشی ئەوە، بڵێ بۆچی دەگری؟ کە ئەوە دەبوو بزانێ. ئەو زۆر لەسەر خۆ دڵسۆزانە وەڵام دەتاتەوە، لەبەر ئەوەی خۆشەویستی ناکەی، وەڵام دەدەیتەوە کە ئاوایە، داوات لێ دەکا کە ڕوون و ڕەوان پێی بڵێ، پێی دەڵێ من خۆشەویستی ناکەم، دەڵێ هەرگیز، دەڵێ هەرگیز، دەڵێ هەوەسی ئەوە کە تەقریبەن ئەویندارێک بکوژی کە بۆ خۆت بیپارێزی، بەتەنیا هەر بۆ خۆت کە بیبەی کە بە دژی گرت یاساکان بیدزی، بە دژی هەموو هێزەکانی ڕەوشت، ئەو هەستت نییە؟ هەرگیز هەستی وات نەکردووە؟ دەڵێ هەرگیز.
سەرنجت دەدا دووبارەی دەکاتەوە. ئینسانی مردوو سەیرە. ئەو لێ دەپرسێ کە داخۆ دەریات بینیوە؟ لێ دەپرسێ کە داخۆ ڕۆژ بووەتەوە؟ کە داخۆ ڕووناکە؟ تۆ دەڵێی کە سپێدەی داوە، بەڵام لەم کاتەی ساڵدا زۆری پێدەچێت کە ڕۆژ ئەو ئاسمانە کە ڕووناکایی پێدەدات دابگرێ. لەبارەی ڕەنگی زەریاکەوە پرسیارت لێ دەکات، دەڵێی ڕەش. ئەو وەڵام دەداتەوە کە زەریاکە هەرگیز ڕەش نییە کە تۆ لەوانەیە هەڵە بکەی. تۆ لی دەپرسی کە ئایا ئەو پێی وایە کەسێک بتوانێ خۆشی بوێی؟ ئەو دەڵێ کە بنیادەم لە هیچ هەلومەرجێکدا ناتوانێ. لێی دەپرسی لەبەر مەرگ؟ دەڵێ بڵێ، لەبەر ئەم بێتامیە، ئەم دۆخەی هەستەکانت، لەبەر ئەم درۆیە کە دەڵێی زەریاکە ڕەشە. پاشان بێدەنگ دەبێ. دەترسی خەوی لێ بکەوێتەوە، هەڵی دەستێنی، دەڵێی زیاتر قسە بکە. دەڵێ کەوایە تۆ دەتوانی پرسیارم لێ بکەی، من لە خۆمەوە ناتوانم. سەر لە نوێ لێی دەپرسیتەوە کە داخۆ کەسێک دەتوانێت خۆشی بوێی؟ سەر لە نوێ دەڵێ نا. دەڵێ کە تۆزێک پێش ئێستا وەختێک لە هەیوانەکەەوە گەڕایتەوە و بۆ دووەمین جار چوویتە ژوورەوە، ئیشتیات لێبوو بیکوژی. دەڵێ کە لە ڕێگای نیگاتەوە بۆوی وەختێک خەوتبوو لەمە گەیشتووە، داوات لێ دەکا بڵێ بۆچی؟ دەڵێ کە نازانی بۆچی، کە هیچ تێگەیشتنێکت لە نەخۆشیەکەت نییە. ئەو بزەی دەکەوێتە سەر لێ و دەڵێ کە ئەوە یەکەم جارە کە پێش ئەوەی چاوی بە تۆ بکەوێ نەی دەزانی مەرگ دەتوانێ بژی. ئەو لە فیلتەرە سەوزەکانی چاویەوە لێت دەڕوانێ. دەڵێ تۆ هێزی مەرگ ڕادەگەیەنی، پیاو ناتوانێ مەرگی خۆش بوێ، بێت و لە دەرەوە بەسەری داداسەپێ. تۆ پێت وایە لەبەر ئەوە دەگری کە ناتوانی عاشق بی؟ تۆ بۆ ئەوە دەگری کە ناتوانی مەرگ بەسەر کەسێکدا داسەپێنی. خەریکە دیسان خەوی لێ دەکەوێتەوە، بە دەنگێکی نزم دەڵێ تۆ لە تاو مەرگ دەمری، مەرگی تۆ تازە دەستی پێکردووە. تۆ دەگری، ئەو دەڵێ مەگری، ئەوە ناهێنێ. واز لەو خۆت بێنە و بەس بەسەر خۆتدا بگری، ئەوە ناهێنێ. بە شێوەیەک کە هەستی پێ ناکرێ، ژوورەکە بەهۆی ئەو خۆرەتاوە هێشتا لێڵەوە دەدرەوشێتەوە. چاوەکانی هەڵدێنێ، دیسان لەسەر یەکیان دادەنێتەوە. دەڵێ دوو شەوی دیکەی پارەدرا و زوو تاو دەبێ. بزەی دێتە سەر لێ و بەدەستی چاوەکانت دەلاوێنێتەوە، وا دەنوێنێ کە خەوتووە. تۆ درێژە بە قسە دەدەیت، تەنیا لە دنیادا کە بۆ خۆیشت ئەوەت دەوێ. دەڵێی کە قەت خۆشەویستیت وەک شتێکی گونجاو نەهاتوتە بەرچاو، کە تۆ قەت تێنەگەیشتویتە، کە تۆ هەمیشە خۆتت پاراستووە خۆشەویستی بکەی، کە تۆ هەمیشە ویستوتە ئازاد بی کە خۆشەویستی نەکەی. دەڵێی کە دۆڕاوی، دەڵێی کە نازانی لە پێناوی چیدا لە چیدا دۆڕاوی. ئەو گوێڕا ناگرێ خەوتووە. تۆ بەسەرهاتی منداڵێک دەگێڕیتەوە، ڕۆژ گەیشتۆتە لای پەنجەرەکان. ئەو چاو هەڵدێنێ، دەڵێ لەوە زیاتر درۆمەکە. دەڵێ کە هیوادارە هەرگیز و بە هیچ شێوەیەک لەو دنیاەدا نەزانێ کە تۆ چۆن دەتوانی بزانی. دەڵێ من نامەوێ شتێک لەو بارەوە کە تۆ چۆن دەتوانی بزانی بزانم. بەم یەقینەوە کە ڕەگوڕیشەی لە مەرگدایە، ئەم یەک چەشنیە بێدەرمانە وەک هەموو ڕۆژێک لە ژیانتدا، هەموو شەوێک لەگەڵ ئەم کارە کوشندەیەدا کە لە بێتوانایی خۆشویستنەوە دێ. ئەو دەڵێ ڕۆژ لێرەیە، هەموو شتێک دەست پێ دەکات بێجگە لە تۆ. تۆ هەرگیز دەست پێ ناکەی. خەوی لێ دەکەوێتەوە، لێی دەپرسی کە بۆچی دەخەوێ، لە دەستی کامە ماندوێتی مەزن دەحەسێتەوە. دەستی بەرز دەکاتەوە و سەر لە نوێن ڕوخسارت لەوانەیە دەمت دەلاوێنێتەوە، دیسانەوە وا دەنوێنێ کە خەوتووە. دەڵێ ناتوانی تێبگەی دوای ئەوە کە پرسیار دەکەی. دەڵێ کە کەم و زۆر لە دەستی تۆیش لە دەستی مەرگ دەحەسێتەوە. تۆ درێژە بە بەسەرهاتی منداڵەکە دەدەی، بە هاوار هەڵی دەڕێژیتە دەرەوە. دەڵێی کە تەواوی بەسەرهاتەکە لەبارەی منداڵەکەوە لەبارەی خۆتەوە نازانی. دەڵێی کە بیستوتە بەسەرهاتەکە گێڕدراوەتەوە. ئەو بزەی دێتە سەر لێ و دەڵێ کە ئەویش چەندان جار ئەو داستانی بیستۆ و خوێندوویەتەوە لە هەموو شوێنێکدا لە زۆر کتێبدا. پرسیاری ئەوە دەکەی کە هەستی خۆشویستن دەبێت چۆناو چۆن بێ. وەڵامت دەداتەوە ڕەنگە لە پڕێکدا منتقی جیهان هەڵبوەشێتەوە. دەڵێ بۆ نمونە لە ڕێگای هەڵەیەکەوە، دەڵێ هەرگیز بەهۆی خواستەوە. دەپرسی هەستی خۆشویستن دەکرێت بەهۆی شتی دیکەوە ڕوو بدا؟ لێی دەپاڕیتەوە کە وەڵام بداتەوە. دەڵێ بەهۆی هەموو شتێکەوە، بەهۆی فڕینی باڵندەیەکەوە لە شەودا، بەهۆی خەوەوە، بەهۆی خەونێکەوە لە خەودا، بەهۆی نێزیکی مەرگەوە، بەهۆی وشەیەکەوە،
بەهۆی تاوانێکەوە لە خۆردا کتوپڕ بەبێ ئەوەی بزانی چۆن دەڵێ بڕوانە لنگی بڵاو دەکاتەوە و لە قوڵایی نێوان لە قەبڵاوەکانیەوە تۆ سەرنجام ئەو شەوە ڕەشە دەبینی دەڵێ لەوێ بوو ئەو شەوە ڕەشە لەوێیە ئەو دەڵێ وەرە تۆ دێی وەختێک لە ناخی دای دیسان دەگری ئەو دەڵێ لەوە زیاتر مەگری دەڵێ بم بەبە تەواو ببێ تۆ بە قسەی دەکەی تۆ دەیبەی تەواوە ئەو خەوی لێ دەکەوێتەوە ڕۆژێک ئەو چی دیکە لەوێ نییە تۆ لە خەو هەڵدەستی و ئەو نەماوە شەو لێی دا و ڕۆیشتووە جێی لەشی هێشتا لە مەلافەکەدا ماوە ساردە ئەمڕۆ بەرەبەیانە هێشتا خۆر هەڵ نەهاتووە بەڵام گۆشە و کەنارەکانی ئاسمان ڕووناک بوونەتەوە لە حاڵێکدا تاریکیە چڕوپڕەکە هێشتا لە نێوەڕاستی ئاسمانەوە دەڕژێتە سەرزەوی هەر بۆ خۆت لە ژوورەکەدای جەستەی ئەو ون بووە جیاوازی نێوان ئەو و تۆ لە ڕێگای نەبوونە کتوپڕەکەی ئەوەوە دەسەلمێنرێ لەو دووری دوورەوە لە قەراخەکاندا دەبوو نەورەسەکان لەو تاریکیە کاڵبووەوەدا بقیڕێنن ئەوان دەبوو بەو زوانە دەست بە خواردنی کرمی بن عەرز بکەن لە لمدا کە داشکانی ئاو دەریخستووە لێی بگەڕێن لە تاریکیدا لەپڕ ڕواوە پێش چاودێ وەک بڵێ تۆ هەرگیزا و هەرگیز گوێت لە قیڕەی شێتانەی ئەو نەورەسە زۆر برسیانە نەبووە ئەو نەدەبوو هەرگیز بگەڕێتەوە شەوی دوای ڕۆشنەکەی ئەو چیرۆکەکە لە بارێکدا دەگێڕیتەوە سەرەتا دەیگێڕیتەوە وەک بڵێ دەکرا بێگێڕیتەوە پاشان واز دەهێنی پاشان بەدەم پێکەنینەوە دەیگێڕیتەوە وەک بڵێ جێی باوەڕ نەبووە کە ڕووی داوە یا وەک بڵێ جێی باوەڕ بووە کە تۆ لە خۆتەوە هەڵت بەست بێ ڕۆژی دواتر لەوانەیە لەپڕ هەست بە نەبوونی ئەو لە ژوورەکەتدا بکەی ڕۆژی دواتر لەوانەیە حەز بکەی دیسانەوە لەوێ بیبینیتەوە لە نامۆیی تەنیایەکەی خۆتدا لە خەسڵەتی کەسێکی بۆ تۆ نەناسراودا لەوانەیە لە دەرەوەی ژوورەکەتدا بە دوایدا بگەڕی لە قەراخەکاندا لە خواردەمەنی فرۆشیەکانی سەر ڕێگاکاندا لە شەقامەکاندا بەڵام نەدەبوو بیدۆزیتەوە چونکە تۆ لە ڕووناکایی ڕۆژدا کەس ناناسیتەوە تۆ نەدەبوو بیناسیتەوە تۆ تەنیا جەستە خەوتووەکەیت لەژێر چاوە نیوە کراوە یان نوقاوەکانیەوە لە بیرە تۆ ناتوانی خۆترنجاندنە نێو یەک جەستە بناسیتەوە ناتوانی هەرگیز بیناسیتەوە تۆ هەرگیز ناتوانی بیناسیتەوە وەختێ گریایی بەسەر خۆتدا گریایی نەک بەسەر ناممکن بوونی پەسەند هەڵگری گەیشتن بەو لە ڕێگای جیاوازیەوە کە لێکتان جیا دەکاتەوە لەسەر لەبەری چیرۆکەکەدا تۆ تەنیا چەند وشەیەکت لە یاد ماوە کە ئەو لە خەودا گوتنی ئەو وشانەی ئەوە دەردەبڕن تۆ پێیەوە گرفتاری نەخۆشی مەرگ زۆر زوو واز دێنی چیتر بە دوایدا ناگەڕی نە لە شاردا نە بە شەو یان بە ڕۆژ ئاوا توانی بوت ئەم عەشقە ئەزمون بکەی بە تاکە شێوەیەک کە بۆ تۆ ئیمکانی هەبوو لە ڕێگای لەدەستدانیەوە بەر لەوە کە ڕوویدا بێ گوێگرانی خۆشەویست لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی دووەم و کۆتایی لە ڕۆمانی نەخۆشی مەرگ نووسەر دەڵێت نەخۆشی مەرگ دەکرێت لە شانۆدا نیشان بدرێت ئەو کچە گەنجەی شەوە پارە پێدراوەکان دەبێت لە نێوەڕاستی شانۆکە لەسەر مەلافە سپیەکەدا ڕاکشابێت ئەو دەبێت ڕوود بێت پیاوێک دەبێت بە دەوریدا بسوڕێتەوە و هاوکات چیرۆکەکە بگێڕێتەوە تەنیا ژنەکە دەبێت قسەکانی خۆی لەبەر بێت نەک پیاوەکە دەبێت دەقەکە بخوێنێتەوە یا بەڕاوەستاوی یا کاتێک کە بە دەوری ئەو ژنە گەنجەدا دەسوڕێتەوە پیاوەکە کە چیرۆکەکە لەبارەی ئەوەیە نابێت هەرگیز پیشان بدرێت تەنانەت کاتێک کە ڕووی بۆ لای ئەو ژنە گەنجە وەردەگێڕێت دەبێت لە ڕێگای ئەو پیاوەوە بێت کە چیرۆکەکەی ئەو دەخوێنێتەوە لێرەدا خوێندنەوە دەبێت شوێنی یاریەکە بگرێتەوە من هێشتا پێم وایە کە هیچ شتێک هیچ یاریەک ناتوانێت شوێنی کەم و کوڕی دەق لە یادەوریدا پڕ بکاتەوە ئەو دوو هونەرمەندە دەبێت بە شێوەیەک بدوێن وەک ئەوەی هەر یەکە و لە ژووری جیاوازدا دابڕاو لە یەکتر خەریکی نووسینی دەقەکەیە دەقەکە ئەگەر شانۆگەریانە پیشان بدرێت لەبەر یەک هەڵدەوەشێتەوە
دەنگی پیاوەکە دەبێت بەهێز بێت، هیچ ژنەکە دەبێت کز بێت، بە شێوەیەک بە حاڵ ببیسترێت. من دەمەوێت پیاوەکە زۆر بە دەوری ژنەکەدا بسوڕێتەوە، بە شێوەیەک لەبەر چاون ببێت، لە شانۆکەدا سەرگەردان ببێت و وەک بڵێ لە زەماندا ون بووە، هەتا دوایی بگەڕێتەوە بۆ لای نور، بۆ لای ئێمە. تەختەی شانۆکە دەبێت نزم بێت، تقریبەن یەکسان لەگەڵ زەویدا، بە شێوەیەک ژنەکە تەواو دیار بێت. دەبێت لە نێوان شەوە پارەدراوەکاندا وچانی درێژخایەن لە بێدەنگی هەبێت، لەم ماوەیەدا هیچ شتێک بێجگە لە تێپەڕینی کات ڕوونادات. پیاوەکە کە چیرۆکەکە دەخوێنێتەوە دەبێت بەهۆی لاوازیەکی دیار و کوشندەوە بناڵێنێت کە دەتوانێت لاوازی پیاوەکەی دیکە بێت. ئەو پیاوەی لەوێ نییە. ژنە گەنجەکە دەبێت جوان بێت، تایبەت بەخۆی. لە دەریچەیەکی گەورە و تاریکەوە دەبێت هاژەی زەریا ببیسترێت. پیاو دەبێت هەمیشە هەمان ئەو لاکێشە ڕەشە ببینێت، لاکێشەکە نابێت هەرگیز بدرەوشێتەوە. هاژەی زەریا دەتوانێت کەم و زۆر بەهێز بێت. نابێت پیاو دوورکەوتنەوەی ژنەکە ببینێت. کاتێکیش دوای ڕووناکی دێتەوە دەبێت بە تەنیا مەلافەسپیەکان لەسەر شانۆ مابنەوە و هاژەی زەریا کە لە دەرکە ڕەشەکەەوە خۆی بەژووردا دەکات. نابێت هیچ مۆسیقا لە گۆڕێدا بێت. ئەگەر قەرار وا بێت من ئەم دەقە بکەمە فیلم، ئەوە دەمەوێت گریانی ڕوو بە زەریاکە بە شێوەیەک بگرم کە پیاو تقریبەن هاوکات خێزاوە زەریا و ڕوخساری پیاوەکە ببینێت، تا نیشان بدەم کە لە نێوان سپێتی مەلافەکە و زەریادا پەیوەند هەیە، تا نیشان بدەم کە مەلافەکە خۆی لە خۆیدا دەبێتە وێنەیەک بۆ زەریا. ئەمە وەک ڕێنمایی گشتی گوتراوە. مارگرێت دووراس.